بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خۆشەویستانم ئازیزانم، ئێمە لە زنجیرە باسەکەی خۆمان ڕێگای گەیشتن باسی تەوبەمان کرد، باسی علممان کرد و باسی ئیخلاسیشمان کرد. ئێستا دێنە سەر قۆناغێکی زۆر گرنگ لە تۆ قۆناغی سەیر و سولوک، ئەویش قۆناغی تەقوایە. تەبعاً گرنگترین شت لە ژیانی بابای سالک ئەوەیە کە بەڕاستی تەقوادار بێ، بەڕاستی وشەی متەقی بەوی بگۆترێ. هەرچی معانی تەقوایە سبحان الله ئەو پیاوە لە خۆی بینتەزێ، ئەو کەسە لە خۆی بینتەزێ. تەبعاً تەقوا تعریفێکی زۆر بەسیط و ئاسان ئەوەیە خۆپاراستنە لە تووڕەبوونی خوای، خۆپاراستنە لە ئاگری خوای گەورە، خۆپاراستنە لەو شتێک کە خوا پێی ناخۆشە. یعنی بە کورتی و بە کوردی خوا لەو شوێنەی بتبینی پێی خۆشە، لەو شوێنە نتبینی کە پێی ناخۆشە. ئەوە تەقواداریە. بەڕاستی بۆی ئەمە تەقوایەکی مەزبوط بکەین، نەک هە بە خەڵکی برین کاکە تەقوای بکە و لە خوای بترسێ و ئێخە چۆن تەقوای بکەم، بە چی شێوێک دە شێوازەکەم پێ برێ. ئێستا ئێمە بۆ بابای سالک باس دەکەین کو بگاتە دەرەجەی متەقین، چونکە یەکێک لە خاصیەتەکانی متەقی ئەوەیە کە خوا خۆشی دەوێ. ئین الله یحب المتقین. یعنی ئەتوو کە گەیشتیە پلەی تەقوای بەڕاستی هەر ئۆتۆماتیکیەن ئەتوو دەبێ خۆشەویستی خوای رب العالمین، کەواتە دەرەجەی قورب و نێزیکیت بەدەستهێنا، دەی کەواتە هیممەت دەکەی، خۆتماندی دەکەی تاکو بتوانی دەرەجەی مشاهدە و مەقامی ئیحسان بەدەست بگەینی ئینشاء الله. بۆ ئەوەی ئێمە بەڕاستی کەسێکی تەقوادار بین، پێویستمان بە 5 خاڵ هەیە کە جێبەجێ بکەین. 5 خاڵ هەیە جێبەجێ دەکەین. ئەویش ئەوەیە کە هەر حرەکەیەکمان، هەر جوڵانەوەیەکمان، هەر گوتەیەکمان، هەر خاتیرەیەک و فکرێکمان، هەر لوقمەیەکمان لە دەو دەخۆین، هەر کەلیمەیەک کە لە دەومان دێتە دەرێ، هەر خوتوەچی کە دەڕۆین پێویستی بەوەی کە 5 شتی لەگەڵ بکەین. 5 شتی دەگەر ئەو هەموو هەڵوێستانەی بکەیت، 7 هەڵوێستمان هەیە، ئەو هەڵوێستانە دەبی بەو 5 شتە ئێمە مقەیەدی بکەین. ئێمە کەلیماتمان هەیە، ئەو کەلیماتانی کە لە دەومان دەردەچی، نەڤەراتمان هەیە، ئەو شتانی کە تەمەشایان دەکەین، خەتەواتمان هەیە، ئەو ڕێ ئەو شەقاوانی کە دەیهاوین، لەحەظاتمان هەیە، ئەو کات و ساتانی کە بەسەری دەبین، خەتەراتمان هەیە، ئەو خاتیرە و ئەو ئەفکار و ئەو شتانی کە بەناو دڵماندا دێتن، لوقەیماتمان هەیە، ئەو خواردنانی کە دەیخۆی، حرەکاتمان هەیە، ئەو جوڵانی کە دەیکەی. ئەم 7 شتە بەڕاستی ئەتوو بۆ ئەوەی بگەیە دەرەجەی متەقین دەبی بە 5 شت بیبەستیتەوە، بە 5 شت بیبەستیتەوە. یەکەمین مشارەتە، دووەمینیان مراقبە، سێمینیان معاتبە، چارەمینیان محاسبە، پێنجەمینیان معاقبە. ئەس ئێستا دێین بە جوانی شەرحی دەکەین بزانین ئەمە چۆنە. ئازیزانی من، ئەتوو هەر شتێک کە دەیکەی لەو 7 شتێک کە گوتم، هەر کەلیمەیەکە لە دەو دێتە دەرێ، هەر تەمەشاکردنێک کە تەمەشا دەکەی، هەر خەتەراتە کە بە دڵ و مێشک و فکرت دادێ، هەر لەحەزاتێک، هەر کات و ساتێک کە بەڕێی دەکەی لە ژیانتدا، هەر خوتواتێک کە دەڕۆی و بەرەو پێش دەچی و یان جوڵەی دەکەی و دەگەڕێی و دەسوڕی، هەر نانێک کە لە ناو زارتی دادەنێ و دەیخەیتە مەعیدەت، و هەر حرەکاتی و جوڵەیەک کە دەیکەی
پێویستە بەڕاستی ئەوانە هەموو لەژێر کۆنتڕۆڵی مراقەبەدا بێ. جارە پێش هەموو شتێک دەی مشارەتەی دەکەی، یعنی مەرج لەسەر خۆت دادەنی، مەرج لەسەر خۆت دادەنی کە هەر دەستی بەیانیان لەخەوێ پاش تەمان ئیسان کە لە خەو هەستا یەکەمیشت دەبی قسەی لەگە خوای گەورە بکە، یەک لەفزت دارێت نابی بێتە دەرێ لە دەو حتا قسەی لەگە رب العالمین خۆت نەکەی، ئەوی بە حەمد و سەناکردن کە خوای گەورە ئەتوی زندی کردەوە و ئەو هەموو ناز و نعمەت و عافیەتیشی پێبەخشیەوە. ئینجا هەر دەستی نوێژەکەی خۆت دەکەی، دەستی مزگەفتێ تەبەن دەست نوێژ دەشوێ، ئەگەر زووتر هەستابی بۆ شەو نوێژ ئەوە نیعمەتێکی عەزیمە، شەو نوێژێکی پوخت و جوان دەکەی، چکە ئاخری لێک لە دەرسەکان باسی 5 هۆکار دەکەیت کە قووەت و هێز دەداتە دڵمان. یەک لەوانە شەو نوێژە کەواتە هەر دەستی لە بۆ شەو نوێژ، شەو نوێژێکی پوخت و جوان و بە خوشوع و بە خوضوع دەکەی و نزا و پارانەوەیکی جوان، پاشان دەچیتە مزگەوت نوێژەکەی بەیانی دەکەی، پاشان ئەزکاری سەباحی دەخوێنی، ئینجا دادەنیشی شەرت لەسەرە خۆت دادەنی، شەرت لەسەر هەموو لەسەر دەوت دادەنی، هیچ لەفزەک نێتە دەرێت لە دەوت ئللا ئەو لەفزە خوا پێخۆش بی، نەکەی درۆیەک، بوختانێک، غەیبەتێک، هەر شتێک کە خوا پێ ناخۆشە دەبی مەرجی لەسەر دەوت دانێ کە ئەم دەوە نەجوولێ بەغەیری ئەمر و لێ خۆشبوونی خوای گەورە، بە ئەمر و کە ئەو شتێک کە خوا پێخۆشە ئەو شتە لە دەوم بێتە دەرێ. ئەو یەک. دووەمین ئەو جارە مەرجی لەگەڵ چاوت دادەنەی، مەرجی لەسەر چاوت دادەنەی کە بە هیچ شێوەیەک ئەو چاوت تەمەشای شتێک نەکە کە حەرام بی، تەمەشای شتێک نەکە کە خوا پێ ناخۆشە. پاشان مەرجی لەسەر خەتەراتی دڵت دادەنەی کە لێ ناگەڕێ هیچ خودخودەیەکی خراپ، هیچ زەنێکی خراپ، هیچ حەسوودێکی خراپ، هیچ شتێک کە بەناو دڵ و فکرت دابێ کە خوای گەورە پێ ناخۆشە. پاشان ئەو جارە مەرج دادەنەی لەسەر خۆت کە لێ نەگەڕێ یەک دەقە لە ژیانت بە فێرۆ بڕوە، یەک دەقە لە ژیانی تو بە فێرۆ نەڕوە، چونکە هەر دەقەک لە ژیانت بڕوە بەڕاستی ئەتوو خەسارەتمەندی، بەڕاستی ئەتوو خەسارەتمەندی، کە ئێستا دێن بە جوانیش باس دەکەین. ئەو جارە دێن باسی چ دەکەین؟ باسی مەرجدانان دەکەین. ئەو جارە لەسەر چی؟ لەسەر ئەو شەقاوانەی کە دەیهاوی دەبێت مەرجی لەسەر قاسەکانت دانی کە هیچ شەقاوێک ناوێ ئللا ئەو شەقاوە بۆ خوای گەورە نەبی، یان ئەوە سەردەسم کەسابەتێک دەکەم، نانێکی حەڵاڵ پەیدا دەکەم، خزمەتی خەڵک دەکەم، یان سەردانی نەخۆش دەکەم، یان خزمەتی سەردانی داکو بابم دەکەم، یان مهم یعنی ئەو خوتواتانەی ئەو شەقاوانێک کە داوێت دەبێت هەمووی کۆنتڕۆڵ بی بۆ ئەوەی بەڕاستی نەتوانی یەک شەقاوی بە گونەحباری. پاشان ئەو جارە مەرج دادەنەی لەسەر چی؟ لەسەر لوقەیماتت، هیچ پاروەک لەو دەوەی نەستە خوارێ حەڵاڵ نەبی، هەر نانێکت پەیدا کرد بە تەکید بزانە ئەم نانە حەڵاڵە یان حرامە، ئینجا دەیخۆی، ئەگەر حرام بوو نایخۆی. پاشان ئاخری ئەو جارە لەسەر حەرەکات و سەکەناتت، هەر حەرەکەیەک دەکەی ئللا دەبی ئەم حەرەکەیە ئەم جوڵانەوەیە بە ئەمری خوای گەورە بی، لەسەر هەدی محەممەد المستەفای بی صلی الله عليه وسلم. ئەوە مەرجدانانە. پاش مەرجدانانەکەی ئینجادەی مراقەبە، حاڵەتی دووەم دەست پێ دەکات بە مراقەبە، ڕێک چۆن مەرجت لەسەر دەوتدانە، لەسەر چاودانە، لەسەر گوێدانە، لەسەر خوتواتەکانت دانە، لەسەر خواردنەکانت دانە، لەسەر لەحەزاتەکانت دانە، کەواتە مراقەبەیەکی وردی خۆت دەکەی، کاتوو دەست بە ژیان دەکەی، دێی دەست بە کار و کەسابەتی دەکەی، ئەو مۆزەفە، ئەو مامۆستایە، ئەو کرێکارە، ئەو وەستایە، هەر ئیشێک بێ، ئەو دوکاندارە، ئەو قوتابیە، ئەو هەر شتێک بیتن، ئەو ئافرەتە لە ماڵە ئیش دەکە، ئەو کچە لە مەکتەبێ داوام دەکە، ئەو کوڕە مهەندیسە، ئەوە دکتۆرە، ئەوە مەحامێ، هەمومان بەڕاستی دەبێ مراقەبەیەکی جوانی خۆمان بکەین، چکە بەیانی من مەرجم لەسەر خۆمدانە، لەسەر هەموو ئەو حەفت حاڵەتەی کە باسم کرد مەرجم لەسەر خۆمدانە، ئێستا ئەو مەرجانن پێویستی بە مراقەبەیە، کەواتە بەڕاستی مراقەبەیەکی دقیقی خۆ دەکەی لەوەی هەتا ئێوارێ ئەتوو بە سەلامەتی دەرچی. پاش ئەوەی کە مراقەبەت کرد ئەوجا معاتەبە، خوا نەخواسە ئەگەر یەکێک لەو حەفتانە چ نظرات، چ كلمات، چ خطوات، چ خطرات، چ لقيمات، چ كلمات، چ حركات یەکێک لەوانە بەڕاستی دەیویست گوناحێک بکات، دەیویست خراپەیەک بکات، دەیویست مەیلێکی شەیتانی هەبی،
بەڕاستی دەبێ معاتەبەی خۆت بکەی، بەڕاستی دەبێ معاتەبەی خۆت بکەی، بڵێ ئەتوو بە تەمای چی دەتەوێت بەدبەختم بکەی، دەتەوێت تووشی غەزەبی خوای گەورەم بکەی، دەتەوێت تووشی ئاگرم بکەی، ئەی جسم بەخوای تەحملی ئاگر ناکەی، لە خوای بترسێ تووشی گوناحەکەم مەکە، ئەی زوبان، ئەی چاو، ئەی گوێ، ئەی مەعیدە، ئەی دەست، ئەی قاز، ئەی کات و ساتەکان، لە خوای بترسێ تووشی گوناحەم مەکەن. معاتەبەی خۆت بکە، معاتەبەی خۆی بکە ئەمن چەند قسەی بێسەر و بەرم کرد، معاتەبەی خۆی بکە ئەمن چەند شتی بێسەر و بەرم جێلایە، معاتەبەی بکە ئەمن چەند وەختەکانی خۆم بە فیرۆدا، معاتەبەی بکە چەند شەقاوم بەبێ فائیدە و بەبێ سوود و گوناح هەوێت، هەموو بەو شێوەیە معاتەبەی بکە. پاش معاتەبە ئەوجا محاسەبە دێ، گەخوا نەخواسە یەکێک لە ئەندامەکانت ئەوانەی کە مراقەبە لە سەدا ناون، ئەوانەی کە مەرجن لە سەدا ناون، ئەگەر یەکێکیان گوناحێکی کردبی، چ زبانت بی، چ چاوت بی، چ گوێت بی، چ دڵت بی، چ مەعیدەت بی، چ قاچت بی، بەڕاستی دەبی محاسەبەیکی توندی بکەی، بەڕاستی دەبی زەرسەنیشتی خۆت بکەی. لا ئوقسم بیەوم القیامە ولا ئوقسم بالنفس اللەوامە، زانە دەبی لۆمەی خۆت بکەی، بەڕاستی دەبی لۆمەی خۆت بکەی. چۆن ئەمن ئەو هەڵەم کرد، چۆن ئەم گوناحەم کرد، چۆن ئەم غەڵەتەیەم کرد، چۆن ئەو شتم بێسەر و بەرە کرد، چۆن ئەم نەزەرەم کرد، چۆن ئەو درۆیەم کرد، چۆن ئەو غەیبەتەم کرد، چۆن چوومە فلا شوێنی نەمزانی، چۆن فکرم لێ نەکردەوە. بەو شێوەی محاسەبەیەکی توندی خۆت دەکەی. ئەوجا ئەگەر لە محاسەبە کەس دەرەقەتی نەهاتی، ئەو جارە معاقەبە، ئەو جارە سزای خۆت دەدەی. چۆن سزای خۆت دەدەی؟ بەوەی کە بزانە ئەو نەفسەی تو کە ئەو گوناحی کردیە بە چ تەنبێ دەبیتن. یەک لە پیاوە ساڵحەکان جارێکی بە کۆرانێکدا ڕۆیشت، خانێکی گەورەی دی، گوتی ماشەڵڵا ئەو خانێ دەبی ئیچێبی. دوای فکری کردو گوتی ئەبن چیشی بەم ناوە، ئیچێ نیە، چ علاقەی هەیە؟ من حسن الإسلام مرء تركه ما لا يعني. أي پیغمبر نافرمي عليه الصلاة والسلام لتواوي إسلام بوني مسلمانك أويا تركه ما لا يعني، واز دوش تبينك علاقي بيونيا براسي أو ما لا يعني بودزاني، يعني براسي أو هيس علاقي بمن ونبو كبرسيم أم خانية قورة إيشيا لو يدبي عقوبة بدم سير روجان بروجيبو، سير روجان بروجيبو. كواتن بلام نكي آزية وآزاري خود بدي بحدك كقواي معاقبة خود دكي نا تكو هندك لە پیاوچاکان لە عارفین گلەیان لەو کەسانە کردووە کاتێکەوە معاقبەی خۆیان دەکەن، سزایەکی وای دەدەن، کام سزای شەرعی نەبی. نا خۆت برسیکە کاتێک کە بەڕاستی یەک لوقمەی حرامت کەتە ناو مەعیدەت وە بکە سێ-چوار ڕۆژان لە سەیەک بەڕۆژی بە لۆی برسی بکەی، بزانی کە زارێککە هەڵەیەکی ئەوان نەکا نانێکی حرام بکەوتە ناو قورسی. ئیمامی ئەوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی جارێکی نانی ئێوارەیان لە بۆ هینا، خزمەتکارەکەی لە بۆی هینا و لە پێشی دانا سبحان الله ڕاست خواردی، لوقمەی یەکەمی خوارد، فەرمووی ئەرە ئەوەی چێیە؟ گوتیا وەڵڵا ئەوەی فلانە کەسیە کاهینێکە ئەو خواردنەی لۆ ئێمە ناردی، خواردنی کاهینان حرامە. یەکسەر سبحان الله پەنجەی هاوێشتە ناو قورجی خۆی، هەتا خۆی ڕشاندەوە، کە خۆی ڕشاندەوە ئەو زە ئیسەرحاتی کرد، ئەلحەمدولله نەمهێشت هیچ پارچەی گۆشتێکم لە حەرام شین ببی. ئازیزانی من جسمی ما هەموو لە حەرام شین بۆ، وەڵڵا بۆیە دوعایەکانیشمان قبول نابیت. جا بۆیە ئەم جۆرە مراقبەکردن و محاسەبەکردن و مەرزدانان و معاتەبەکردن و عقوبەدان بەڕاستی ئینسان پێ دروست دەبیتن. ئەوە تەقوایە ئازیزانم، بەڕاستی لە مەودووە کە دەمانەوێ لەگەڵ ئەو ژیانەی تێکەڵاو بین و ژیانی ئاسایی خۆمان لەگە خەڵکی بگوزارێنین، بەڕاستی دەبی بەو شێوەی کە گوتم بەو شێوەی ئەتوو دەتوانی بزوولەیتەوە. بەڕاستی ئەگەر تۆ هەموو ڕۆژێک بەو شێوە مامەڵەی لەگەر هەموو هەر حەفت کەلیمات و نەزەرات و لەحەزات و خەتەوات و لوقەیمات و خەتەواتت کرد، حرەکاتت کرد، بەڕاستی دەتوانی خۆت کۆنتڕۆڵکەی، بەڕاستی دەتوانی یعنی هیچ کاتێک یعنی ئەتوو دووری لە هەموو گوناحێک توانیتت خۆت حفظ بکەیت لە هەموو گوناحێک. وإن شاء الله درسي دهاتو بإذن الله توزيشي تر لسر أم حفشتا با رونتر بازكين تاكو ديدار بخواي قورتان دس بيرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.